جێبەجێکردنی بەشی سەوزایی پرۆژەوە بەرهێنەرەکان گەرچی پابەندبوونێکی وەبەرهێنەرەکانە، بەڵام تیمەنێکی جوان و ناوازەش دەبەخشێتە شارەکان. بە گوێرەی زانیاریەکان زۆرن ئەو پرۆژەوە بەرهێنەرانەی کەم و کورتیان لە جێبەجێکردنی بەشی سەوزایی پرۆژەکەیان هەیە و لێپرسینەوەشیان لەگەڵدا ناکرێت. لە تازەترین پرۆژەدا گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە لە سەر ڕووبەری 132,000 مەتر دووجا و تێچووی 12 ملیار دینار سەوزایی پرۆژەی فامیلی مۆڵی جێبەجێ کرد و پارکێکی نمونەی بە ناوی پارکی مەولاناوە کردەوە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ پارکی مەولانامان کردەوە لە تەنیشت فامیلی مۆڵ لە شاری سلێمانی کە یەکێکە لە پارکە مۆدێرن و ناوازە و شایستەکانی شاری سلێمانی. پارکەکە لەلایەن فامیلی مۆڵ و گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەوە دروست کراوە، پێشکەش بە حکوومەتی هەرێم کراوە لەسەر ڕووبەری 132,000 مەتر دووجا و بە تێچووی 12 ملیار دینار و ڕووبەری سەوزایەکەی بریتیە لە 97,000 مەتر دووجا. چەندین خزمەتگوزاری وەکو ئاودان، وەکو شەتڵگە، وەکو درەختی جۆرا و جۆر، وەکو شوێنی وەرزشکردن، وەکو خزمەتگوزاری دیکە لەم پارکەدا نەخشێنراوە و هاوتایە بە تەواوی خزمەتگوزارەکانی ئەو پارکانەی لە تەواوی جیهانە کاری بۆ کراوە و پارکەکە نەک لەسەر ئاستی سلێمانی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهانیش بێگومان ناوازەیە. لە چاندنی نەمامێکەوە بیگرە لەلایەن هاوڵاتیەکی ئاساییەوە تا ئەو ڕێژە سەوزایی وەک ئەرک و واجباتی وەبەرهێنەرەکان بەسەریاندا دەسەپێنن یان پرۆژەیەکی تایبەتی حکومی بێت، دوجار زۆربوونی ڕێژەی سەوزایی ئاسوودەی دەبەخشێتە تاک و ئاوەدانیش بە شار و کۆمەلگا. پارکی مەولانە پرۆژەیەکی ژینگەی گەشتیاریە کە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە پێشکەشی شاری سلێمانی کردووە لەسەر ڕووبەری نزیکەی 132,000 مەتر دووجا بە دیزاینێکی ناوازە و مۆدێرن و خاوەندارەتیان پرۆژەیە گەڕێتەوە بۆ شارەوانی سلێمانی، واتە لە بەرواری ئەمڕۆوە پارکەکە بەڕووی هاوڵاتیان و گەشتیارانە کراوە بێت. جیاوازی پارکی مەولانە لەگەڵ پارکەکانی تر ئەگەڕێتەوە بۆ دیزاینەکەی. دیزایانی پارکی مەولانە و ئایدیای دیزاینەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمانێکی کۆنی پێشزاین کە تێکەڵەیەکە لە دیزایانی ڕۆمانیەکان و یۆنانیەکان کە هەوڵدراوە دیزاینێکی تەواو ئەندازەیی بە پارکەکە ببەخشێ. کاڵین دیزایانی ئەندازی مەبەستمان ئەوەیە خاڵی ناوەندە هەیە لە پرۆژەکەیە و ئایتمەکانی پرۆژەکە بە هاوجێبوونی تیشکی و تەوەری دانراون لە دەوری خاڵی سنتەر. ئەمە وای کردو شکڵێکی زۆر تایبەت ببەخشێ بە پارکی مەولانە. لە ڕووی دیزاینەوە کارپێتی پرۆژەی پارکی مەولانامانەیە کە بریتیە لە فەرشێک لە گوڵ و گوڵزار. ئەم گوڵانە گوڵی مەوسمین کە بەپێی مەوسیمەکان هەندێکیان ئەڕوێن و سەوزە بن و شکڵی خۆیان وەرەگرن. لە پاڵ ئەمانەیە کۆمەڵە شەتڵی هەمیشەیی لە کارپێتی پرۆژەکە هەیە کە لە ساڵ 12 مانگ ئەم کارپێتە شکڵ جوانەکەی خۆی لە دەست نایە. لە ڕاستیە کردنەوەی ئەم جۆرە ئیشانە بۆ جوانی شارەکەمان و بۆ خۆشی و بۆەوەی کەوا کەسێ بێتە ناو شارەکەمانە بەڕاستی دڵخۆش بێ بەوەی کەوا ئێمە وڵاتێکین احتیمام بدەین بە سەوزایی و بەدار و درەخت و بە جوانی و ڕازانەوە. ئەوە خۆی گرنگی خۆی هەیە. ئەوەی کەوا شوێنێکیش بێکەوە بتوانێت خەڵک لە ناویان ریاضە بکات و لە ناویان بتوانێت کاتێکی فەراغی خۆی بە تایبەتی ئەوانەی کە ئێستا تەقاعودن ناتوان بڕۆن ئیش بکەن و ئەوانە بگەڕن بێنە ئەم شوێنانەوە بتوان کاتێک بەسەر بەرن. ڕووبەری سەوزایی پارکی مەولانە لە پشت پرۆژەی بازرگانی فامیلی مۆڵ لە سلێمانی 97,000 مەتر دووجایە و 37,000 مەتر دووجای بە چیمەنێکی فراوان داپۆشرا و 4,500 درەختی جۆراجۆری تێدا چێنراوە. خاڵی جیاکەرەوەی ئەم پرۆژەیە کارپێتی سنتەری پارکەکەیە کە بە شەتڵ و گوڵ و گوڵزار نەخشێنرا و دیمەنی فەرشێک دەدا لە ناوەڕاستی پارکەکەدا. ئەم جۆرەش تا ئێستا لە کوردستاندا جێبەجێ نەکراوە. لە بەشی خزمەتگوزاریەکانی ئەم پارکە شوێنی ڕاوەستانی 200 ئۆتۆمبیل دروست کراوە و لەگەڵیشی دابوونی پانتایەکی فراوان بۆ ئەنجامدانی چالاکی وەرزشی تەرخان کراوە. دانیار نورەدین، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلێمانی.